فولکەی سەرای سلێمانی دووبارە لەسەر شێوازە کۆن و مێژوویەکەی نۆژەن کرایەوە. دیمەنی ئێستای گۆڕەپانەکە خەڵکی سلێمانی دەباتەوە بۆ ئەو کاتانەی کە ئەم فولکەیە بەشێکی گرنگ بوو لە یاد و یادەوەریەکانی ژیانیان. من مناڵ بوو لە ساڵی 60ەکان لای قەسەکەی نووری عەلی و دانیشین نۆرەی ئەوانە بوو کە لە فولکەکە ئاوەسان، ینی ئەمە فولکەیە بەنای ئەوە نامراوە. بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی کە یادەوەریەکی زۆری منداڵی و گەنجی لەگەڵ دیارترین شوێنی سلێمانیدا هەیە. باس لەو یادەوەریانە دەکات کە ساڵانێک لەگەڵی داژیاوە. بۆ ئەم و هەزاران کەسی تر نۆژەنکردنەوەی سەرای سلێمانی، زیندووکردنەوەی مێژووی ڕەسەنایەتی سلێمانی و خەڵکەکەیەتی و دەستخۆشیش لەو کەسانە دەکات کارکی نۆژەنکردنەوەی گرنگترین شوێنی سلێمانیان لاستۆ گرتووە. زۆر سپاسی خات و شانازی ئیبراهیم ئەحمەدەکەم. بەڕاستی من کە هاتمە لایەن فولکەیە بەم شێوەی کە نۆژە نەکرێتەوە کۆمەڵە بیرەوەری ساڵەکانی 60ەکان و 70ەکانم بیرکەوتەوە، چونکە ئەم فولکەیە خۆی بە توراسێکی کە کرابوو، یانی ئەو توراسە لە ساڵی 80ەکانەوە کرا، ینی کەلتوری شاریان تێگا بوو. ئێستا ئەم کەلتورە چۆتەوە سەر ئەو کەلتورە کۆنەی کە لە ساڵی 30ەکانەوە ئەم فولکەیە دروست کراوە. ئەم فولکەیە خۆی هێمای ڕەمزی شارە، ینی هێمای جوانی شاری سلێمانیە کە هەموو سلێمانی ڕۆکەنە سەنتەری شار فولکەیەکە بین. ئەو فولکەیە مێژوویەکە کە بۆ شار نووسراوەتەوە. سەرای کۆن کە بەڕاستی بە دەستخۆشیەوە کە ئەو کاتە هێرۆخان خۆی لەسەر خەدوو تا نۆژەن کرایە وەستانێنە لە سنە و چۆچەوەمانە، من دەستخۆشیان لە یەکەم. فولکەی سەرای سلێمانی یەکەم فولکەیە کە لە دوای بنیادنانی سلێمانی دروست کراوە و بۆ خەڵکی شارەکە. نۆژەنکردنەوەی ئەم فولکەیە لەسەر شێوازە کللتوری و مێژوویەکەی زیاتر لە واتایەکی هەیە و بۆ ئەوان جگە لە بەخشینی دیمەنێکی تر بە سەرای ئێستای سلێمانی هاوکات زیندووکردنەوەی ڕەسەنایەتی و شوناسی دێرینی شارەکەیانە. من بەردەکی سەرام لە ساڵی 57 کە مەلیگاتەوە بە سلێمانی زۆر جوان بینیومە، حەزەکەم گەڕێتەوە بۆ وەختە ساڵی 64 بەڕێز مام جەلال کە هاتووە لە وتێرەکەی نووری عەلی قسەی کردووە، من لێرە وەکو کوردێک وەکو هاوڵاتیەک ڕاوەساوم و 10,000 کەس لەم گۆڕەپانە ڕاوەساو لە قسەکەی نووری عەلیەوە ئەوە بیرتانایە. جەنابی وتەی پێشکەشە کرد جەنابی مام جەلال لەسەر شێوە کۆنەکەی ڕابردوو ساڵی 50ەکان کە دروست کرا، پێم وابێ هەر وەکو خۆی ماوەتەوە. ئەم شوێنە کۆمەڵی یادگاری و کۆمەڵی مێژووی تایبەتی خۆی ئەم حەوشی سەرا و بەردەکی سەرای ئێمە. سەرای سلێمانی بەهۆی گرنگی و پێگا مێژوویەکەی بووە بابەشێکی دانەبراو لە بیرەوەری خەڵکی شارەکە و وەک ئێمە و سیمبولی خۆڕاگری و ڕەسەنایەتی سلێمانی و خەڵکەکەی هەژمار دەکرێت. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.